تا ئێستا سەرەگرتنی هاوڵاتیان تەنها بۆ وەرگرتنی نەوتی سپی و بەنزین و گازی شل بووە. بەڵام بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرما و لە کارکەوتنی ئامێرە کارەباییەکان سەرەی دینەمۆی ماڵانیشی هاتۆتە سەر. لەگەڵ هاتنی شەپۆلی سەرما بەشێکی زۆر لە هاوڵاتیان تووشی زیانێکی زۆر هاتوون، بە تایبەتی لە کارکەوتنی ئامێرە کارەباییەکان و لە نێوانیاندا دینەمۆی ماڵان. بەم هۆیەشەوە وەستایانی میکانیکی دەڵێن ڕۆژانە ژمارەیەکی بەرچاو هاوڵاتی بۆ چاکردنەوەی دینەمۆکانیان ڕوویان لێ دەکەن. وەستا ئیبراهیمیش بە وردی باس لە هۆکاری کێشەکە و ڕێنمایی بۆ دووبارە نەبوونەوەی ئەو گرفتانە دەخاتە ڕوو. ئەم حەوزەیە ئەم حەوزە لێرانە ئەم حەوزە ئاویتی ئامێندۆ کە ئاوەکەی تیا ماوە ئەم تەنفیزەی هەیە. ئەگەر ئەم تەنفیزە نەکەیتەوە ئاوەکەی دانەکەی لە کاتی سەرما و بەسنە ئەبێتە هۆی تەقیلی بەم شێوەیە. بەم شێوە ئەتەقێ بەرگەی ناگرێ. خەبارەی ساوەڵەکە بەرزە بێتەوە ئەمە ناچارە لێرا بتەقێ. بەم شێوە ئێمە ئیدورینەوە بەم شێوە ئیدورینەوە ئەگەر هاتوو ئەم تەنفیزە و کردەوە و ئاوەکە خاڵی کردو یا برد دەژورەوە ئەوە زەرر لێ ناکەوێ و تەنها لە کارکەوتنی دینەمۆی ماڵان تەنگی بە هاوڵاتیان هەڵنەچنیوە، بەڵکو لە کارکەوتنی ئۆتۆمبیلەکانیش بەهۆی سەرماوە یەکێکی دیکەیە لەو گرفتانی بەرەوکی هاوڵاتیانی گرتووە. بەشێک لە هاوڵاتیان نایشارنەوە کەم تەرخەم بوون لە باراستنی ئۆتۆمبیلەکانیان لە سەرما، بەو پێی چاوەڕێی سەرمایەکی لەو شێوە نەبوون و ئاوی ئەنتیفرێزیان بەکار نەهێناوە. بەڵام وەستایەکی میکانیکی ئۆتۆمبیل نایشارێتەوە، بەشێک لە ئاوی ئەنتیفرێز تەزویر کراوە و سەرڕای بەکارهێنانیشیان هیچ سوودێکی بۆ پاراستنی ڕایتر و بزوێنەری ئۆتۆمبیلەکان نابێت. ئەنتیفرێزمان نەکرۆ ناو سارەکە کە پێڵەن ئاوی ڕادێتەر بۆ کێشێک بۆ خۆشم و هاوڵاتیانش بە تایبەتی ئەوەی کە ڕادێتەر و کەوەری سیارەکەشم بەستویەتی دوای چەند ڕۆژێک ئاوی گەرم و تێمان کردو و بەرماندا کەچی بووەتە هۆی کێشەی فلستەقاندنی کەوەرنی سلندەرەکەی زۆربەی کێشەکانی هاوڵاتیانش ئەم ڕووداوایان توش بووە. فحسیان نەکردووە، ڕادێتەری سیارە تەقیوە، جاینەی تەقیوە، با بڵێن فلسی تەقاندووە سیارە، زەرەرێکی زۆری پێگەیشتووە لە مەکینە. بۆیە داواکارم لە هاوڵاتیان بە تایبەتی شۆفێران فەحسی سیارەکانیان بکەن و ئینتیفرێزی چاکی تێبکەن و کوالێتی ئینتیفرێزەکان بەرز بێت، ئیتر گرفتیان بۆ دروست ناکە، بەیانیان سلفیان لێدا فەحسی سیارەکانیان بکەن. چاوەڕوان دەکرێت تا ناوەڕاستی مانگی شوبات پلەکانی گەرما بە تایبەت لە کاتی بەرەبەیاندا لە نزمترین ئاسدا بێت و بەم پێش بەردەوام هاوڵاتیان پێویستە بە وریایەکی زیاترەوە مامەڵە لەگەڵ ئامێرە میکانیەکان بکەن، بە تایبەت ئەو ئامێرانەی لە دەرەوەی ماڵن و لە گرنگترینیان دینەمە و ئۆتۆمبیلە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.